ئەمڕۆ کۆمەڵەی کرێنشینانی کوردستان کە هەوڵێکی زۆریان ناوە بۆ ئەوەی کە دیاردەی کرێچێتی کەم بکەنەوە، پشتیوانی هەژارانن، دڵسۆز و خەمخۆری کرێچەکانن، هەوڵەکانیان لە بەرچاوە هەموو دنیازانەوە چەندین شۆکیان دابین کرد بۆ کرێچیانە. سوپاسیان دەکەم مامۆستا عوسمان قەرەداغی کاک بەرهەم من ئەوایە بە سوپاسیەوە بکەین. ئەوان دیارە دیاریشیان بۆ ێرێنەوە پێچێت تابلۆیەک بێ حەزەکەم خۆیان پێشکەشمانی بکەن بۆی وێنەکان بگرین بەیەکەوە. سوپاسیان دەکەم بەڕاستی چەپڵێ بۆ کۆمەڵی کرێنشینانی کوردستان. ئەو پیاوە ماندوو نەناسانە ئەوەندەی من ئاگام لێ لە کۆبوونەوە باڵاکانی حکومەتە هەمیشە هەموو کاتێ لە شەڕان لەسەر مافەکانی خەڵکی هەژار و کەم دەرامەت گە خۆیان وتەیەکیانە بێ. سوپاسیانە. سپاس بۆ وڵاتان، سپاس بۆ کاک جەزا کە ئەم دەرفەتایش لەبەلانی کەم بتوانین ئێمە لە ڕۆژانی چوارشەمە کەمێک لە خەمەکانمان بڕێوێنین. من ئەم دیمەنەی سێبینم وەکو دیمەنەکەی فیلمی تایتانیکێتە بەرچاوم کە لە کاتێکە هەمویان خەریکە نوقمە بن تەنها تیپی مۆسیقا ئامێنێتەوە بۆی بەهرەیەک بە خەڵکەی کە بەردەوام بێ. بۆیە من لێرەوە سپاسی کاک جەزا و ستافەکەی هەموو یەکەم دیارێمەش و کۆمەڵی کرێنشینان لەوانەیە کەم تا زۆر ناوتان بیستی بێ ئێمە ڕێکخراوێکی لە هەرێمی کوردستانە خۆبەخشانە کارەکەین. بە سپاسەوە تا ئێستا توانیمانە کۆمەڵێک پرۆژەی باش بکەینە وارد جێبەجێکردنەوە و لە ئێستاشدا هەوڵێکی زۆرمان ناوە کە لە ڕێگەی ئێمەوە حکوومەتمان قەناعەت پێ کردووە کە لە ڕێی وەزارەتی شارانیەوە بتوان زەوی بۆ کرێنشینان دابەشن کە لای ئێمە تۆمارن. بۆیە ئەوەی کە ئەیکەین ئێمە منەت بەسەر کەسان ناکەین، دیارە ئەرکی سەرشانی خۆمانە. بە سپاسەوە بۆ هەموو کەسانەشی کە هاوکارمانن. بە سپاس بۆ وڵاتان. سپاس بۆ تابلۆ بۆ گوڵەکەتان، خۆتان گوڵن. من سپاسی ئەوەکەم بە ناوی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار ئەوانەی هەوڵ و ماندووبوون پێ نایەنە. سپاسان دەکەم، هیوادارم سەرکەوتوو بن. هاوڕێکی دیارینی